السلام عليكم باش ما مساجان سڵاوی خواتان لێ بە جەنابتان باشن دایکی محەممەد زۆر سپاس. خۆش بیاسا دەست خۆش بێ مامۆستا دەستخۆشی لێکم بۆ تەوەرە جوانت دەستی جەنابیشتان زۆر سپاس دەکەم خوا بەرداوایمان لە سەکای گەورە تەمەنی درێژکە مامۆستاجان خوا لە ڕازی بیا خدایکی محەممەد خوشکە باشەکەی من خۆش بیاسا مامۆستا ئەو کەلیمەی تازەوتت ئەلحەیەوان من قورئان ئەیخوێنم کە ئەیخوێنم ئەلێم نەک بەغەڵەتی وتبێتم يعني الحيوان طواوة بلى خوي الحيوان يعني آجل الحيوان يعني الحياة الحقيقية السرمدية التي لا تفنى جياني راستقيني بردوام كقد كوتاي بينايا أو الحيوان لقل الحيوان فرقي أويا بلى أنزا من زور يعني كقرآن خينم أو ديتا بيش تاميان كخيندم ئەلێم نەک غەڵەتم کرد بێ بەناوی حیوانەوە وشەکە ینی ئەگەر حیوان بیخوێنەوە هەڵەیە ئاەتەکەوانە الحەیەوان بەڵێ الحەیەوان بەڵێ 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 مامۆستا پرسیارێکمە بوو وەڵا ئەگەر نەبێتە ئەرێ پرسیارەکەت فەرموو بەسەر چاوە ئێمە دوو لە ڕووی جەنابتان هەنێ تووتکە سەگ هەیە لە لامان یعنی خود دێتە بەر پێمانەوە ئەمجا منشەوەی خواردن هەستێک بێ ئەیان دەمێت جیرانەکان هەرە لێن وەڵی تو ئەوانت فێر کردووە بێتە ئێرە واللهی من فێریانم نەکردو بەس ئەزانی تر حیوانە کە دێ لێرە لەو ناوە ئەگەڕێ منیژە لێم گوناحم بێ زمانە خواردنیانە دەمێ شیریان گرمەوە ئایا یعنی کە خۆی هەڵەساوێ لە قەتقات و لە کەمێدا دوێنێژە بم گەڵاوە بێ بەڵێ تەواو پرسیارەکەت گەیشت زۆر مەمنون خوای گەورە بتپارێزێ مامۆستا دایکی محەممەد خوشکە باشەکەم خواپادەش تۆش داتەوە ئینشاءالله دایکی محەممەد دەڵێ تووتکە سەگ دێتە بەر دەرگای ماڵمان ئەم سەگە بەڕەڵایەنێکی ئێستا لە ناو شار و شارۆچکەکان و گوندەکان و لە هەمووی زۆر بووە خواردنیان دەدەمێت دراوسەکان جاریواڵن تۆ فێرت کردوون بەڵام ڕاست دەفەرمووی تۆ ئەم تووتکە سەگانە مرۆڤ دەوێت بە زەی پێیاندا بێتەوە خواردنیان پێویستە ئینشاءالله دایکی محەممەد دڵنیا بە خوای پەروەردگار واللهی پاداشتێکی هەرە گەورەت دەداتەوە ئەمجا ئەوەندەی کەوا لە قاش و قولت داڵێن و ئەوە نەخێر ئەوە پێی گڵاو نابێ و هەموو خۆتیان لێ پارێزە ئینسان لەبەر هەموو ئاژەڵێکی کە لە دەشتا دەژی و خاوەنی نییە دەچێتە سەر شوێنی پیس و لە ئەنواعشت داڵێ لە بواری تەندروستیەوە شتێکی باش نییە بەرتکەوێت لەوە چێ میکرۆبێک ڤایرۆسێک بە تووکەکەیەوە بێ بە لەشتەوە بێ بە لیکیەوە بێ بەرتکەوێت تا بۆت دەکرێت خۆتیان لێ پارێزە بەڵام مەشیکە بە وەسوەسە هەر بە حاڵ بەلا تا ڕۆیشت و یەک تۆز بەرتکەوێت و ڕاکێک قوڕاو بێنی ئەوانە ئەوە ضرورەتەی نییە نانە بەو شێوەیە نییە تا بۆت بکرێ لەبەر تەندروستی خۆت و خێزانەکەت خۆتان پارێزن ئەگەر بۆت نەگونجا بەرت دەکەون بە وشکی ئەوانە مادام لیکەکەی بە لەشدا ناکە بە جلەکانتان ناکە هیچ شکالێکە لەسەری نەبێ دڵنییا بە پاداشتی گەورەت هەیە مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێت لە تەفسیری قورئاندا لە تەفسیری کوردی بۆ کەلامی خوداوەندی ئەو لەوێدا تەماشایکەن ئەلەوێدا بینیمە دەفەرمێ شاهی نەقشبەند فەرموویەتی کە خوای گەورە بەرەکەتی بەسەرا ڕشتم زانستی فێرکردم قسەکانم بوونە مای خێر بۆ خەڵک وەڵی هەمووی لەوەدا دەبینم سەردەمانێک لە گەنجەتیدا سەرەتای گەنجەتیم خۆم تەرخان کردبوو بۆ تەداوی ئەو سەگانەی کەوا تووشی گڕوێیی بوون تووشی برین بوون قاچیان دەشکا دەستیان دەشکا چاویان دەرپەڕی بوو دەهاتم ئەو کاتە دیارەبەی تەری ئەوانە نەبووە دەرمان و حەکیمەکانم دێنان تەداویم دەکردن تیمارم دەکردن لەبەر خاتری خوا بەچکەکانم دێنا تێرم دەکردن دەڵێ وەڵی هەموو جا لوتیان دەکردا حەوا دەنگێکیان لێ بەرز دەبەوە یەقینم هەبوو کە دوعا دەکەن ئەڵێن خوای ڕەحم بەم پیاوەش بکە وەڵی خوای گەورە بەرەکەتی دنیا و قیامەتی بەسەرا ڕشتم ئەڵێ هەمووی بە بەرەکەتی خزمەتکردنی ئەو سەگە بێلانە نەخۆشانە دەزانم کە تیماری ئەوانم دەکرد خوای گەورە منی لە نەخۆشی پاراست و خوای گەورە بەرەکەت و ڕەحمەتی دنیا و قیامەتی بەسەرا ڕژاندم بۆیە تۆ خێرێکی گەورەت دەگاتێ بەڵام ئەوەندە هەیە ئەم سەگە بەڕەڵایانە کە دەبێت سەگی بەڕەڵا هەر هەبێ یعنی یەکێک لەو شتانی خوا بێ حکمت شتی دروست نەکردووە بەڵام ئەمەی ئێستا لە سنوور دەرچووە ئەگەر بگونجێت جەنابەت هەتا بەچکان شتیان بدەیە نازام جەنابەت لە هەولێر لە سلێمانی لەکوێ دەژی دیارە لە هەموو شارەکاندا ئێستا شەڵتەرێکیان بۆ کردوونەوە شوێنێکی دیاریکراویان بۆ کردوونەوە بەس بە سەدان و هەزاران سەگی بێلانەی تێدایە پەیوەندیان پێوە بکەی بەڵکو بێن بیان بن بۆوێ لەوێ هەم خواردنیان دەدەنێ هەمیش نەزۆکیان دەکەن کە بەو حەددا زۆر نەبن
بەڕێزان سەگی بەڕەڵا دەبێت هەر هەبێت لە ناو شارەکاندا لە گوندەکاندا لە شارۆچکەکاندا بۆ ئەگەر بڕواتان هەبێت سەگی بەڕەڵای کۆڵانەکان و دەشت و دەرەکان نەمێنێ هەر ناو شارەکان ناو شارۆچکەکان لەبەر ڕێوی و چەقەڵ و گورگ وێران دەبێت هیچ کارێکی خوا بێ حیکمەت نییە ئەوانە ژینگە پارێزن ئەوانە مرۆڤەکان دەپارێزن هەر وەختێ هیچ سەگێک ئێستا هەرچی سەگە لە ناوی بەرە هەرچی سەگی ناو کۆڵانەکانە هەمووی لە ناو بەرە و حکومەت هەمووی لە شوێنێک سجنکاو یان هەمویان نەزۆکەویان هەمویان لە ناوبەرێ ڕاتە نەبێ پاشی چەند ساڵێکتر گورگ لە ناو شارەکاندا پەلاماری خەڵک دەدا چەقەڵ لە ناو شارەکاندا ژیانی خەڵک هەراسان دەکات ڕێوی بە هەمان شێوە ئەمانە ئەم سەگانە ئەم ئاژەڵە زیان بەخشانە دوور دەخەنەوە لە شارەکان دایانخەنەوە ژینگەی خۆیان بۆ شاخ و دەشت و دۆڵەکان ئەوانش لەوێ ژینگە پارێزی خۆیان دەکەن هەموو کارەکانی خواپڕ حیکمەتن بەڵام نابێت لە سنوور دەرچن ئەمەی ئێستا لە سنوور دەرچوونە بەڵام دایکی محەممەد تۆ ئەوەندەی دەسەڵات تا خزمەتکردنی ئەو توت کە سەگانە بە ئیزنی خوای گەورە خوا پاداشتێکی هەرە گەورە دەداتەوە و بە چاوی خۆت بەرەکەتەکەی لە دنیا و قیامەتا دەبینی گڵاویش نابی هیچ دڵت لێ ئیشکال نەبێ